کێشەی بێ ئاوی و نەبوونی کارەبا لە پایتەختی هەرێمی کوردستاندا تەنگی بە هاوڵاتیانی ئەو شارە هەڵچنیوە. بۆش ئەنجومەنی پارێزگای هەولێر لە کۆبنەوەی ئاسایی خۆیدا بانگهێشتی هەرێک لە بەڕێوەبەری ئاوی هەولێر و دابشکردنی کارەبای کرد بۆ ئەوەی ڕوونکردنەوەی پێویست بخەنە ڕوو بۆ ئەو مەبەستە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێرش دەڵێت سەرباری نەبوونی ئاو لە ژمارەك لە گەڕەکەکانی هەولێر ناحەقیش لە دابشکردنی ئاویشدا دەکرێت. دیارەزانین ئێستا مەسلەی کێشەی ئاو کارەبا لە سەرتاسەری کوردستان بەتایبەتیش ئێمە وەکو پارێزگای هەولێر بەڕاستی کێشەیەکی گەورەیە بۆ هاوڵاتیان و هەتا جیاوازی لە پێدانی ئاو بە گەڕەکەکان هەیە لە نێوان گەڕەکەکاندا جیاوازی زۆر هەیە و مەسلەی پێدانی کارەبایی نیشتیمانیش بەڕاستی ئێستا لەم وەرزەیە کە چەندەها مەوجەی گەرما ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بۆتە زەڕورەتێک ناکرێت لەم کاتەیە کارەبا بەم شێوە ناڕێکی و بەم مقدارە بدرێ بە خەڵک. کارەبای نیشتیمانی لە پارێزگای هەولێردا ڕۆژانە نزیکەی 7 سەعات بۆ 2 سەعات دەدرێت بە هاوڵاتیان. ئەمەش کێشەی گەورەی بۆ هاوڵاتیانی ئەو پارێزگایە دروست کردووە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێرش هۆکارەکەی بۆ بێپلانی حکوومەت و دەستگا و دامەزراوەکانی پارێزگای هەولێر دەگەڕێنێتەوە، چونکە حکوومەت تا ئێستا خاوەن پلانێکی استراتیژی نییە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. لە هەرێمی کوردستان پلان و استراتیژیەکی مەودا درێژ نەبووە بۆ ئەوەی بتوانن سەیتەڕە بەسەر و کێشە و گیرگرفتانە کە دێنە پێش سەیتەڕی بەسەردا بکەن. ئێمە هەموو ساڵان لە وەرزی گەرما دووچاری کەمی کارەبا و کەمی ئاو دەبینەوە بەداخۆیانی هەموو ساڵانەوە دەرمانە بانگێشتی بەڕێوەبەرێکی گشتی دەکەی کە ئەو قدرەت و توانای چارەسەرکردنی کێشەکانیشی نیدا کێشەکان پاشخانێکی درێژیان هەیە بۆیە چارەسەرکردنی زەحمەتە لە ئێستا. لە پرساوانی ئیدارەی هەولێر هۆکاری کەم ئاوی و نەبوونی کارەبای پێویست بۆ 2 هۆکار دەگەڕێنەوە. ئەوان دەڵێن پارێزگای هەولێر ڕۆژانە پێویستی بە 1800 مێگاوات کارەبا هەیە، بەڵام 900 مێگاوات کارەبا دەگاتە هەولێر. هەروەک پێویستی ڕۆژانی هەولێر بۆ ئاو 3500 متر سێجایە، بەڵام لە هەولێر جگەلەوەی ڕۆژانە 4500 متر سێجا ئەو بەرهەم دێنرێت، بەڵام بەشی هاوڵاتیان ناکات بەهۆی بەفی ڕۆدانەوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.